ڕاگەاندنی کومیتەی ناوەندی کۆمەڵە بۆ مەحکومکردنی پەلاماری سوپای پاسداران بۆ سەر ژینگەی کوردستان. کۆمەڵانی خەڵکی کوردستان لە ماوەی دوو حەوتوی ڕابردوودا سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی هێزێکی زۆری لەسەر سنوورەکانی کوردستان کۆ کردوتەوە و لە ناوچەکانی مەریوان و هەورامان مانۆڕی سەربازی بەڕێوە دەبات. لە جریانی ئەو مانۆڕەدا بە بیانووی حزوری هێزەکانی پارتی ژیانی ئازادی کوردستان واتە پژاک کوێستانەکانی شاهۆ و کۆساڵانی داوەتە بەر هێرشی تۆپخانە و زەرەر و زیانێکی زۆری بە جەنگەڵ و لێرەوار و ژینگەی ئەو ناوچەیە گەیاندووە. ئەوە لە حاڵێکدا کە بە پێی وتەی بەڕێوەبەرانی پژاک لەلایەن ئەو ڕێکخراوەوە هیچ هێرشێک نەکراوەتە سەر هێزەکانی سوپای پاسداران و لە نێوان هێزەکانی کۆماری ئیسلامی و ڕێکخراوی پژاک لە ناوچە سنووریەکانی کوردستان ساڵهایە ئاگر بەسێک بەکردەوە بەڕێوە چووە. ئامانجی هێرشی کۆماری ئیسلامی بۆ سەر ئەو ناوچە سنووریانە بە دەرەجەی یەکەم میلیتاریزەکردنی زۆرتری فەزای سیاسی کوردستان و بربەرەکانیکردن لەگەڵ درێژەی شۆڕشی ژینە شۆڕشی ژن ژیان ئازادیدایە کە لە کوردستانی شۆڕشگێڕەوە سەری هەڵدا. هەروەها زەرمەندی ئەو هێرشە و پەلامارە کار و کاسپی خەڵکی ئەو ناوچەیە و ژینگەی کوردستانە. ئەو ژینگەی کە سوپای پاسداران لە درێژەی چەند دەهەی ڕابردوودا بەردەوام زیانی پێگەیاندووە و هەوڵی لە ناوبردنی داوە. ئێمە وێڕای مەحکومکردنی ئەم هێرش و پەلامارە داوا لە کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئێران و بیرروڕای گشتی دەکەین کە بە شێوازی جۆراوجۆر بەر بە درێژەی ئەو هێرشە ناڕەوایە بگرن. کومیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران 31 جۆزەردانی 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ 21 ژوانی 2023 زاینی.